ئێ باش ئەمە ئەوروپای چۆن ڕاست بوو لە هەم خیانەتانان هەموو هەبوو وەکو ئێمە ئەی چۆن ڕازبوونەوە مستەقیم نێست چۆنێکە لە مختبەر ئێستا ئیژەکە بە زەمیری خۆی ئیژەکە نەک مراقبەی قانون مراقبەی قانونیشی لەسرە بەڵام زەمیری خۆیەتی چۆنە شێ چۆن ئەکرێ ئینسانی مستەقیم مسلمان جارە لە هەموو کەسێ مستەقیمتر بێ تەسەور کە من جارێک لێرە لە نەرویج بلیتم بڕی ڕۆشتم بە وڵاتانی ئەوروپا هاوینانە گەڕام پارەی بلیتەکەم دابوو دوو بلیتم ئەبووایە وەربگرن یەکیان بلیتی قیتارەکەی سەفەرەکەیشیان بلیتی کورسیەکەیە بەڵام من بلیتی کورسەکەم هەڵگرت و وامزانی هەردووچێتی بەدەستمەوە المهم ڕۆشتم و من نەمزانی تر وەمزانی بلیتەکەم پێ بۆ سبەی نێژبوو سەفەرەکەم یەکەم قیتارە ڕۆشتم یەکەم قیتار ڕۆشتمە ئەو شوێنە و مەمەڕی کە قیتارەکەی لێ ئەوەستێ پێشەوەی سەرکەومە سەرەیەکی هاواری کرد هەلووش دیارە لە وڵاتانە بۆ بانکردنە منم عنی باشم نزانی لەگەڵ منێتی وەڵام ئاوڕمدایە بۆ لای کابرا ئیشارەتی بۆ من کردوتی بۆستق خەریب قاچێکم خەمە ناو قیتارەکە دوای هادووتی ببوورەوە دوێنێ ئەم بلیتەکەت لەبیر چوو بوو فەرم ئاخر چی وای کرد ئەم کابرا سەر ڕاستە ئەم بلیتە بۆ من بێنێت سەیری کرد عنی من بلیتەکەمە فەوتێ و غەرامەش وەرەگرم ئەگەر بچمە قیتارەکە و بزانم بلیتم پێ ئێمە فەتیشەکەش کە سەیرەکەت ئەڵێت تۆ بلیتی کورسەکەت پێکاکەەوە چەند کڕۆنێگەکە باشە ئەم ئینسانە مستەقیمە بۆچی لێرە دروستە بێ بۆچی لە کوردستان مسلمانەکەشە وا دروست نابێ بۆ بەخوا برا باوەڕتان بە قیامەت زەعیفە برا بەخوا ویژدانتان ڕزیوە کورە برا لە ترسی دنیاتان ئەڵە نەقلەبین و دەرمانەکەن و نان نابێ بیرخۆین فێری هەموو جۆرە خیانەتێکە بن کاکە مستەقیم پەروەردە ببن جابا دەرتکەن لێ تۆ بڕات بە ڕزاقی خوا نییە یخۆ نامری لە برسا برا من نەمبیستۆ بەخوا نەمبیستۆ لە کوردستانە یەکێ لەسەر لە وەزیفە دەری بکەن و دوای مردوێ لە برسا لەو کۆڵانە کەوتوێ کەس وای لە نایە برا مجتەمەعی ئەفریقایی بەڕەحم لە ناو یەکترە خۆی کوردستانی جوای لێ ناتۆ خاستەن ئەم ساڵ بە فەزڵی خوای گەورە خێرخواز و چاکەکاران زۆرتر بوون خەڵک زیاتر گەڕابوو بۆ دین و دینداری